رددين هادي اوفر 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 مام ناوەندی بوو یاریزانەکانمان ئەتا ئێستا مەسەڵەن پێکەوە یاریان نەکردیان پێویستمان بێ یاری تەجریبی زیاتر هەبوو دەتوانم بڵێم نوێنم لەناو یاری اختیباری کردیان بەس ئینشاڵڵا دەگەینە تەشکیلەی نهایی و فەرێقەکە بەرە پێش دەڕۆ فەرێقەکە ئەمە هەفتەکە هەز ڕۆژە وەرمان گرتیان کەم کوڕیمان زۆرە دەتوانم بڵێم لە نوێ ئەو فەرێقەمان دروست کردیان ئەوەش پێویستی بەکاتە یاریەکە داخراو بوو لەبەرەوەی هەردوو تیپ لە سەرەتای ئەوەی گەڕی یەکەمە ینی دەتوانم بڵێم گۆڕانکاریمان کرد بوو هەردوولا بەڵام هیوادارم لە یاریەکانی داهاتوو بتوان باشتر و ئەدایەکی باشتر و ئەنجامێکی باشتر تۆمار بکەین هەرچەندە بەڕاستی یاری یەکەم هەر ئەوهایە خاڵێکیش لە بۆمە زۆر باش بوو لە ناو یاریگای یانێ ڕواندز زۆر لە ئەرزانەکان ڕازیمەوە الحەمدوللا دەتوانم بڵێم ئەگەر ئەوها یاری بکەین لە یاریەکانی داهاتوو دەتوانین ئاسو ئەنجامی باشتر بەدەست بێنین